پێشووتر تەواوی ئەم ناوچەیەدا پۆشرا بوو بە ئاوی بەنداوی دەربەندی خان کە لە ڕێگەی گرتنەوەی بەنداوەکەوە بەشێکی زۆر لەو ئاوە لەم ناوچەیەدا کۆبووبووەوە. ئەو جووتیارانی سەرقاڵی بەرووبوومی کوشت و کاڵین خۆشحاڵن بە کەمبوونەوەی ئاوەکە و ئێستا گەنم و تەواوی بەرهەمەکانیان داچاندووە لەو زەویانەی کە پێشووتر بەهۆی ئاوی بەنداوەکەوە داپۆشرا بوو. بەڵام لە هەمان کاتیشدا ماسی گر و ڕاوچیەکان نیگەرانن لە کەمبوونەوەی ئاوەکە و ڕایدەگەیەنن هەرگیز بەم شێوەی ئێستا ئاوی بەنداوەکەیان بۆ ئاستەکەمە نەبینیوە. ئارە وەڵا لەخوا بەجیا کردمانە بە توور ئێمەی ئیسیفادەی لەکەین بەقاڵ ئیسیفادەی لەکە قادە ئیسیفادەی لەکە هەموو کەس ئیسیفادەی لەکە وەکو وە پێی پێویست. نا دەمێکە نەبیراوە کاکە ئەمانشە شاعیدنمان شعدانن ئێمە دائما هەر خەریکی ئەم چەمێن و لە دەربەنی خان و ئا بۆ لاوە یەن بۆ ڕاوەماسی بۆ ئیسراحەت و ئەم بەحرە خۆی لە ڕاستیە چەند پار و پێرار تا 200 ساڵەمە پێشتر بەم ڕادەدا نەبەزیوە بەڵام کە دابەزیوە هیچ ئیسفادەی ڕاوچیتیان نییە و لە هەمان کاتشا ئیسفادەی ڕاوچیتیانە حکوومەتیش بێپاکە لێی هیچ گرایەک و هیچ توێکی تێ ناکە بەڕاستی خەڵکێکی زۆر لەسەر ئەم بژێوی لەسەر ئەم بەحراژی ماڵ و مناڵ لەسەر ئەم بەحر هیچ کار و کاسپێک نییە لە بکاتەوە لە هیچ کاتێکشا کە ئەماش بەرێ دەنەوە بەڕاستی بۆ هەرماسی هەر نەماوە وەکو جاران وەکو ساڵان بە هەمووی کۆی کشتی بڵێن زیادکردنی زۆر باشترە بۆ ڕاوچی و خەڵکی زۆرتری لەسەرا بۆ بەژۆندی ماڵ و مناڵ و ڕۆژانەی لەسەرە بۆ بە دوورگرتنی بەنداوەکە لە ڕووداوی نەخوازرا و لە ئێستادا ڕۆژانە بڕی 160 ملیۆن مەتر سێجا ئاو بەردەدرێتەوە تا تیمەکانیش کارەکانیان بۆ نۆژەکردنەوەی بەنداوەکە تەواو نەکەند هیچ بڕە ئاوێک گل نادرێتەوە کە تا ئێستاش هەوڵی کردەی بۆ نۆژەکردنەوەی بەنداوەکە نەنراوە. لای خۆیەوە بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێم ڕەتی دەکاتەوە بەردانەوەی ئاوەکە زیانی بۆ کوشت و کاڵ و هاوڵاتیان دروست بکات. دەستکاری خۆمانە وامان کردووە لە بەهاری ئەم ساڵدا یا لە زستانی ئاوی شار لە سەروی سپیلوەی تێنە بەڕێسە ڕێژنەکە بۆ ئەوەی بۆ احتیاتە کاریش تاسیری لە باوەڕ ناکەم لە کوشتکار بکە لەبەرەوەی ئاوی وای تایە کە بتوانین بۆ داوەستی بۆ خواروی بەنداوەکە بینێرین لەبەرەوە تەنها پرۆسەیەکە بۆ پاراستنی بەنداوەکەی. بەپێی گوتەی وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق کە هەفتەی ڕابردوو سەردانی بەنداوەکەی کردووە ڕایگەیان کۆتایی مانگی 5 دەست بە نۆژەنکردنەوەی بەنداوەکە دەکەن. بەنداوی دەربەندیخان لەلایەن کۆمپانیایەکی ئەمریکیەوە دروست کراوە و لە ساڵی 1961 کە تا ئێستا دەکاتە 56 ساڵ بە شێوەیەکی فەرمی کراوەتەوە. ئەگەر لە ماوەی ڕابردوودا ویستمان بێنبێنە سەر ئەم گردە و سەیرێکی ئاوی بەنداوی دەربەندیخان بکەین پێدەچوو ئەستەم وایە بەڵام لە ئێستادا دوای بەردانەوەی ئاوەکە و گلنەدانەوەی ئاوەکە لەلایەن بەرپرسانی بەنداوەکەوە لە ترسی هەرەسی بەنداوەکە لە ئێستادا ئاوەکە گەڕاوەتەوە و هیچ ئاسەوارێکی ئاو لە ناوچەکەدا نەماوە. جوتیاران و گەشتیاران هەم بۆ سەردان و هەم بۆ لایەنی کوشتوگاڵی سەردانی ئەم ناوچە دەکەن و بە شێوەیەکی سەسوڵمان لە ناوچەکە دەڕوانن چونکە تا دوێنێ ئێرە بەحرێک لە ئاو بوو لە ئێستادا خاکێکی وشک و برینە وە خۆیان دەڵێن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.